ئافرەتی وامانێت توتی مارێکەش نا چیشی ئەوێ ئەیدەمێ بەس دەدەستم دەوێتەوە کاتێک کە زەواجیان کەوشانی گواستۆتەوە. نرخی ئاڵتون تا بێت ڕووی لە بەرزبوونەوەیە ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی ژنهێنان کردووە. بۆیە سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی باسی لەوە کردووە کە دەڵێت مارەی دەکرێت بە برنج و قاز و هاوشێوەکانی بەرهەمی خۆماڵی بێت. من بۆ زانیاری زیاتر چوە لای دکتۆر محەممەد پێنجووی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی مامۆستا سڵاوی لێبێ ئەگەر کەسێک ژن مارە بکات ئەکرێت لە بری ئاڵتون ئەو پێداویستیانە وەکو مارەی دابنێت؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەوەمان وتووە دەمێکێ لە شریعەتی خۆی گەورەدا باسی مارەی کێتە پێشەوە لە فقی ئیسلامیە باسیەوە کە هەر شتێک بەهای هەبێ هەر شتێک بتوانێت ئینسان بیکا بە مڵک بە سامان بۆ خۆی بتوانانی بیکڕیا بیفرۆشی ئەتوانی بشکرێ بە مارەی. ئێمە بابەتەکەی لای زیاتر بایەتەوە بەلای برنجەکەەوە مەسەن ڕۆشتوە ئێماڵن هەر شتێک قیمەتی بێ کەوا ئەتوانێت برنج بێ ئەتوانێت ڕۆن بێ ئەتوانێت هەر کەرەستەیەکی تری بە قیمەت لە وڵاتەیە قیمەت و باایی هەبێ پارە بکە ئەتوانێت بێتە مارەی. بۆیە کە ئێمە زۆرمان دیوە لەناو خێزانەکانە لە کاتی خۆشییان لە ژێر لەوانەیە ماڵێکە یەک ژووریان نەبووە بای لەوانەیە وە پارەی ئێسابی قەبڵەنی بای 200,000 دیناریسا شتیان نەبووە بەڵام خێزانێکی زۆر بەختیار بوون پێکەوە بەردەوام خۆشەویستێکی زۆریان هەبووە بەنانە ڕقی ڕازی بوون ئاویان خواردووە بەڵام خێزانێکی زۆر گەورە دەرچوون. کاک دکتۆر تایبەت بە ڕێژەی هاوسەرگیری بەهۆی ئەو گرانی نرخی ئاڵتونەوە ئەمە وای کردووە کە ڕێژەی هاوسەرگیری کەم بێتەوە؟ لە ئێستادا بەڵێ لە ئێستادا گرانی ئاڵتون کاریگەری لەسەر زەواج هەیە بەنی ڕێژەیەکی باشش کاریگەری هەیە چونکە من زۆر جار گەنجان و وڵاتی خۆمان ئەدوێنین لە ناو کۆڕ و سیمینارەکانە لە زانکۆکانە لە زۆرێ لە مزگەوتەکانە پیانە بۆ ژن نایەنی ئەڵێ مامۆستا بەخوا پارەم پێ نییە دەرەقەتی ئەو ژیانە نایم ئافرەتی وامانێت توتی مارێکەش نا چیشی ئەوێ ئەیدەمێ بەس دەدەستم دەوێتەوە کاتێک کە زەواجیان کەوشانی گواستۆتەوە چوە تەعاملەکە و تەبیعەتەکە بە نەگونجاو بووە.